الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد الله أكبر كبيرا والحمد لله حمدا كثيرا وسبحان الله بكرة وأصيلا الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. حمد و سنا و سپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگاری جیهان، درود و سلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتا زەمان. پێشەکی جوانترین و بۆن خۆشترین پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو دۆستان و خۆشەویستان و ئێوەی خۆشەویست و بەڕێز ئەکەم و هەروەها بە ناوی ئێوەی بەڕێزەوە پیرۆزبایی لە هەموو مسلمانانی جیهان ئەکەین. داواکارین لە خوای پەروەردگار بۆ خاتم ناوە جوانەکانی خۆی، نوێژ و ڕۆژ و زەکات و خێر و سەدەقە و ذکر و نزا و دوعا و پاڕانەوەکانی لە هەموو مسلمانێک وەرگرت بێ. خوای تەعالا بۆ خاتم ناوە جوانەکانی خۆی هەموو تاعەت و عیبادەتەکانی تریشی لێمان وەرگرت بێ. داواکارین لە پەروەردگاری مەزن دامەزراومان بکە لەسەر دیندارێتی، لەسەر ئیسلامەتی، لەسەر ڕێگای ڕاست بەردەوامیمان پێ ببەخشێ. خۆشەویستەکانم، سوپاس بۆ خوای پەروەردگار کەوا توانیمان سەرکەوین بەسەر نەفس و ئارەزۆکانمانە، بەسەر شەیطانە کەوا یەک مانگە لەبەر خاتری خوای پەروەردگار ڕۆژووی مانگی ڕەمەزان ئەگرین، خۆمان ئەگرینەوە لە خواردن و خواردنەوە و شەهوەت و ئارەزوەکانمان، خۆمان ئەگرینەوە لە قسەی خراپ، لە دەمەتەقەی خراپ، لە هەموو شتێک کە خوا پێی ناخۆشە و ئەو کارانە ئەنجامە دەین کە خوا پێی خۆشە لە ڕۆژوو لە نوێژ و شەو نوێژی و عیبادەت و دانیشتن بۆ دەرسی علم و زەکات و خێر و سەدەقە و قسەی چاک و نەسیحەت و ئامۆژگاری و سڵەی ڕەحم و ئەخلاقی جوان و ڕەوشتی جوان. ئەمە سەرکەوتنێکی هەرە گەورەیە. خەڵکانێک هەیە سوپاس بۆ خوا تەمەنیان لەمەیە تەواو کردووە، بەڵام خەڵکانێک هەیە ئەمە یەکەم جاریانە کەوا سەرەکەون بەسەر شەیطانە. طبعا شەیطان ئێستا زۆر بێتاقەتە، ئێستا زۆر غەمبارە، بەڵام ئەمڕۆ شەیطان کۆت و زنجیرەکانی ئەکرێتەوە و ئیتر لە هەوڵێکی بەردەوامایە ئەو پەڕی هەوڵ و کۆشش ئەکات بۆ ئەوەی ئێمە جارێکی تر بگەڕێنەوە سەر بەزمەکەی جاران، جارێکی تر لارمان کاتەوە، جارێکی تر دوورمان خاتەوە لە تاعەتی خوای پەروەردگار. بۆیە ئیستیقامەتکردن زۆر زۆر گرنگە. خۆشەویستەکانم، ئیستیقامەتکردن بەردەوام بوون لەسەر ڕێگا ڕاستەکەی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئەم لاو ئەولانەکردن ئەو ڕێگا ڕاستەی کە خوای تەعالا فەرمانی پێمان کردووە ئێمە لە گشت ڕکاتێکی نوێژە ئێمە داوا لە خوا بکەین بڵێن اهدنا الصراط المستقیم. ئەگەر ئەوە نەڵێ نوێژەکەت دروست نییە، پێویستە داوا بکەی لە خوای پەروەردگار لەسەر ڕێگا ڕاستەکە بەردەوام بی. ئەمجا هەر لەو دوعایە داوا ئەکەی صراط الذين أنعمت عليهم، أو رجال راستي كخوي تعالى نعمتي خوي رشوة سريانا كبيغمران كراستويان كشهيدان كبياو شاكان. هر لبيا دعايش أواكي كخوي تعالى بملا ندبابة دروي غير المغضوب عليهم، أواني كخواليان ترب وكو جولك كان كحق أزانن شيني ناكون انحراف يانك تحريف يانك وهروها ولا الضالينش أوانن كوا ولا نزانينا شيني حق كوتون، يعني خني حق ناخون تاشوني بكون. ألا إله أخوي تعالى في المنكا حمو مسلمانك أمي لبرة، حمو مسلمانك سرتاي إسلامتي كديتنا أو إسلامه أم سورة لبركة كسورة الفاتحة تاوكن يجاكي دروز به. همو من لبرمانه وهمو من أم دعاء أكين بويا استقامة لسر رجال راسك زور جرينجا زور جرينجا يويست إما لو رجال لا ندين جابوا أوي لو رجال لا ندين خوش يسكانم يا كم شت يا جرينجا همو من
ئەنجامی بدەین ئەوەیە دائیمەن دڵی خۆمان پاکەینەوە، دائیمەن دڵی خۆمان چاکەین لەگەڵ خوایە. دڵ ئەساسی شتەکانە خۆشەویستەکانم. شەو ڕۆژ تۆ لە مزگەوتە عیبادەت بکەی، حتا ئەو ڕۆژەی ئەمری ئەگەر دڵت لای خوا نەبێ تەنها شکل و شێوەیە و هیچ سوودێکی نییە. إنما الأعمال بالنيات وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين. يعني بويا إخلاص أساسي اشتكانا، نيت باكي أساسي اشتكانا. أجر دل راسه بويا وحمو لا شر راسه بيتوا دل باشاي جستي إنسانة، باشاي جستي إنسانة. وكو في غمري خوا أفرمي صلى الله عليه وسلم أفرمي بارشا قوشت يكيا لجستي إنسانة. أجر شاك به حمو جاني إنسان شاك به، أجر خراب به حمو جاني إنسان خراب به. أيش دله بۆیە خۆشەویستەکانم دڵ زۆر زۆر گرنگە ئینسان چاکی بکات بۆ ئەوەی بەردەوام بێ لەسەر ڕێگای ڕاست. خاڵێکی تر خۆشەویستەکانم کە پێویستە ئێمە بۆ ئەوەی ئیستیقامەتمان بەردەوام بێ زمانمان بپارێزین. زمان زۆر گرنگە، یەکێکە لەو شتانەی کە ئینسان ئەخاتە ئاگری جەهەنەمەوە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئینسان ئەخاتە ئاگری جەهەنەمەوە، هۆکارێکی سەرەکیە بۆ ئەوەی بڕۆیتە ئاگری جەهەنەمەوە. لەبەر ئەوە پێغەمبەر نەسیحەتمان ئەکات دائیمەن ئەفەرمێ زوانت بگرە، زوانت بگرە. وخوای تعالیش لە قورئانە باسی ئەهلی جەهەنەممان بۆکە کە پرسیاریان لێ ئەکرێ ما سەلەکەکم فی سەقەر، ئێوە چی خستانێ سەقەرەوە؟ سەقەر جەهەنەمە، چی ئێوەی خستە سەقەرەوە؟ ئەوانیش لە وەڵامە ئەڵێن قالوا لم نكن من المصلين، نێژمان ناکرد، ولم نكن نطعم المسكين، یارمەتی هەژارانمان نائەدا، بەدەمی هەژارانەوە نائەبووین، وكنا نخوض مع الخائضين. و لەگەڵ هەموو خراپەکارێکە ئێمەش قسەمان نەکرد. هەر شتێ لە فەیسبوک دەرچوایە ئەکسەر ئێمە قسەمان نەکرد، هەر شتێ لە تیکتۆک دەرچوایە ئێمە قسەمان نەکرد، بەبێ ئەوەی تەئکیدی کەی، بەبێ ئەوەی بزانی. خۆشەویستەکانم دڵنیا بن قەسەم بەو خوای خەڵقمانی کردووە زۆرینەی خەڵک بەهۆی فەیسبوک و بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە خۆی خاتە ئاگری جەهەنەمەوە. چونکە ئەگەر بەس بڕۆی تەماشای فەیسبوک بکەی، تەماشای تۆڕە کۆمەڵایەتەکان بکەی، ڕاستی ئەو خەڵکە بۆ دەرەکەوێ. ئەو خەڵکە بەوە نییە لە مزگەوتا قەرە باڵغ بن، ئەو خەڵکە بەوە نییە یعنی مزگەوتی وا هەیە یعنی هەزارها خەڵکی تایە. حرم زیادە لە 2 ملیۆن خەڵک 3 ملیۆن خەڵک بگرە 5 ملیۆن خەڵکی تیا بۆ بەس حرەمی مەکە، حرەمی مەدینە هەروەها. بەڵام لەولاشەوە ئەڕۆی سەیرەکەی، سەیری فەیسبوکەکەی، سەیری تیکتۆکەکەی، سەیری تۆڕە کۆمەڵایەتەکان بە هەموو ماناکانی هەمویان سەیرانەکەی سەیرەکەی. ئەوە نییە مسلمانان، ئەوە نین. لە هەموو شتێ دەمەکوتن، لە هەموو شتێ زوان درێژەکەن، تەنانەت گلەیان لە نوێژەکانە، رەخنە لە نوێژەکردن، رەخنە لەو کەساکردوان نوێژەکە ئەکا، رەخنە لە مامۆسای مزگەوتەکە ئەگرن، ئاەتە خوێنێتەوە، حەدیسی پێغەمبەر خوێنێتەوە، ئەوێ بە گوێرەی ئەو وەکو ئەخبارەکان باس ئەخباریان بۆ بکە، ئەوێ مامۆساوەک ئەخبار قسە بکە، هەر وەک تەلەڤیزۆن قسە بکە، ئەوێت هەموو شتێکی ئەوێ بە گوێرەی ئارەزووی خۆی بێ. طبعا ئەوەش ئەگەر وەک ئەوانیش قسە بکەی، وەک ئەخباریش قسە بکەی، ئەوەی سەر بە ئەمە حەزەکە وەک تەلەڤیزۆنەکەی ئەو قسە بکەی، ئەنا قسەت پێەکە، ئەوەی سەر بە ئەوە حەزەکەەوە هینەکەی ئەوە سەر بە ئەوە، یعنی لەوەی شەگیرەکەی. بۆیە مامۆسای ئاینی ئەبێ یەک ڕێبازیە بێ کە ڕێبازی دیندارێتی، ڕێبازی خوا و پێغەمبەری خوایە. ئیتر کێ ڕازیە و کێش ڕازی نییە، ڕازی نییە. کێشەکەمان ئێمە لەوەیە خۆشەویستەکانم، من مەبەستم ئەوەیە حتا لە نوێژیش ڕەخناگرن، حتا لە دینیش، حتا لە هەموو شتێک خەڵک ڕەخناگرێ. دینداریشە، ڕیشیشی ئەوە نیە، جاری وا هەیە، جار وایە التزاماتی دینیش هەیە، جار وایە ئێعتیکافەکە لە مزگەوتە، بەڵام لەولاشەوە زوانی خۆی ناپارێزێ. بۆیە زۆر خەتەرە، ئەبێ زوانی خۆمان بپارێزین و ئاگامان لە زوانی خۆمان بێ. خۆشەویستەکانم هاوڕێتیکردنی کەسی چاک بەردەوام تێکا لەسەر دیندارێتی. براينا والله بيغمر أفرمي صلى الله عليه وسلم المرء على دين خليله، إنسان لسر ديني برادركيتي، براتو برادر كانت فيش رمضان خراب بون يسبروا يتو داير رمضان ببي بهاوريان خراب بيتوا ولا سر عمد ديها آيات وحديث مان هي، يعني ديها آيات وحديث مان هي، حتى أخوي تعالى باسي قيامت من بوأكا يوم يعض الظالم على يديه، يعني ظلم كان أو استمكارنا هرهم ويان هرلا فرعون كانوا حتى أجا نمرود فرعون كانوا حتى أجا ظالم كان إسا هميان بنجي خويا نجازن، هميان بنجي خويا نجازن الله خزجاي فلان كسر رفيق ما نبيا فلان كسر ليان شوان مستشاركان ينسيان ليان شوان أواني كمان نايلن أوان هيج ببينن هر حاجة كان بس أرزوكاني أو تيركن ما صوت شكان ويان بيان كفوتان يعني هاوريتي كردني خلقي خراب زور خطرة إنسان لسديني برادركيتي في غمر فرمي صلى الله عليه وسلم برادري بقولك شاي سبيت كالرجال راسي كردي بيتبر كرديش فرمويا أنا دوغا لدورك أبن ناتشنا فيسية أشنا خويا بويا أجمل لخومن بزور جرنجا التزام كردن بسنتي في غمر صلى الله عليه وسلم لن يجي جماعات لجمعوا جماعات لويكوا حرشي أويك سنتي في غمر صلى الله عليه وسلم لأخلاق ولا روجتا لتعامل لقل جنتا لقل منالا كانتا لقل دراوسيتا لقل خزمك سكارا كانتا لقل هموم مسلمان هذا لمعاملي بازارتا التزام بسنتي في غمره صلى الله عليه وسلم رزقارت به هركسي التزامي بسنتي في غمره كل رزقار به وأن هذا صراطي مستقيما
خوا بە پێغەمبەر ئەفەرمێ پێیان بڵێ ئەمە ڕێگە ڕاستەکەی منە فاتبعوه شنو أمر قال راسبكم ولا تتبعوا السبل آيات قرآن براينا برون سيدي كسورة الأنعام آياتي سطو هنجاوسي برون تماشايكا في غمر صلى الله عليه وسلم آيات تفسيرك أبو مسلمان خطيك كيشي آوا شلكيك بدسي وفي غمر خنواري نبوه بس شلكيك كذا سوم آيات تفسيرك خطيك كيشي آوا فاشان لم لولا خط دروسك أفرمي أمر قال راسك إخوة أمش لا دانا للرجال كان هل كسي لما لا دا يعني واش لا دا تاقوم رأي تاسري ليتيك شيء بۆیە شوێن کەوتنی ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەختەوەریە لادان لە ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەکبەتی و بەدبەختیە کۆتاشتیش کە پێویستە بۆ ئیستیقامە خۆشەویستەکانم ئەوەیە کە دائیمەن علمی شەرعی وەربگری لە هەر شوێنێک مامۆسایەکی ئاینی بانخوازێک عالمێک زانایەک قسەی هەبوو گوێ لێ بگرە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەر شوێنێکە تۆڕە کۆمەڵایەتەکان بۆشتی چاک بەکاربێنە بۆشتی خراپ بەکاری مێنە ئەمە نیعمەتێکی خوای پەروەردگارە خوا دایەوەتی ئێمە دەبا ئیسفادەی لێ بکەین لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەتوانی فێری قورئان ببی لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەتوانی فێری ئیسلام ببی ئەتوانی فێری هەموو شتێکی چاک ببی بەڵام زوانی خۆت بگرە پەنجەی خۆت بگرە شتی غەڵەت مەنووسە هەوڵ بدە دائیمەن شتەکان تەئکید بکە خۆتان ئەزانن فێڵ و فرتی ئەم زەمانە چۆنە خۆتان ئەزانن هەموو شتێک ئەتوانرێت دەستکاری بکرێت هەر لە دەنگەوە هەر لە ڕەنگەوە هەر لە ڕوێنەوە وێ ئاگاتان لە خۆتان بێ ئاگاتان لە زمانی خۆتان بێ با غلط نكين خۆشەویستەکانم ئەو علمە شەرعی ئەتپارێزێ لە غەڵەت لە شوبهات دوور تەخاتەوە لە شەهوات دوور تەخاتەوە زۆر گرنگە علمی شەرعی ئەو بدەن علمی شەرعی وەربگرن بیرتانیش نەچێ خۆشەویستەکانم لە سبەینەوە هەر ئەمڕۆمانی شەوالە ئیسێمانتیە ئەمە شەشەڵەیە بەڵام لەبەرەوەی جەژنە هەردوو جەژنەکە دروست نییە ئینسان ڕۆژووی تا بگرێت بەڵام لە سبەینەوە مانگی شەوال دەستی پێکا مانگی شەوال يعني شەشەڵە بە کوردی خۆمان زۆر گرنگە خۆشەویستەکانم پێغەمبەر فەرمێ صلى الله عليه وسلم من صام رمضان ثم أتبعه 6 من شوال كأنما كان كصيام الدهر هر کەسێک رواه مسلم طبعا أفرمي هر کەسێ مانگی رمضان بگرێ و پاشان 6 ڕۆژ لە شەوالیش بخاتە پاڵی وەک ئەوایە هەموو ساڵەکە بە ڕۆژوو ببێ ئەم نیعمەتە لە دەستی خۆتان دەرمەکەن ئەم نیعمەتە لە دەستی خۆتان دەرمەکەن لە سبەینەوە شاکی لێ بکەنە دارە تاخيري مكان يسد دنيا خوي تعالى ما شاء الله لا قوة إلا بالله باران ورحمته هزار سپاس بو خوي پروردگار ختامي مانجي رمضان ببارانك الرحمة به يعني نعمتك زور قوريه اما فرصتك لم فينك يا بتواني شش روجك بخيت سريع اجل كوي كيت ولا سريع لبياني ودسي بي بكي قينا تواني جمعه نقري تواني شما نقري دواي او يكشم دو شما سير شما توار شما بيان شما وحافظي لشوالي شكي او كاتو كوايا صالك هرم يبرجو بي شو 36 روجك 36 ضرب ديبك اكا سياسته شص صالك سياسته شص روجه اول دەست خۆتان دەرمەکەن خۆشەویستەکانم التزامکردن بە پاکێتی و بە پارێزگاری لە ژینگە ئەمە ئەرکی مسلمانە دینی ئێمە نیوەی پاکێتیە خۆشەویستەکانم حیفە ئینسانی مسلمان ناوزگی حیوان ناوزگی مریش ڕێداتە سەر ئەو جادەیە خەڵک بۆ نەکەی بچێتە مل خەڵکە خەڵک ئیزعاج بکە ئەمە سیفەتی مسلمانیە مسلمان درک لەسەر ڕێگا لا ئەدا مسلمان بزمار لەسەر جادەکە ببینێ لا ئەدا بەردێک کە بزانێت سیارەیەک ئەداتە سەریا ئەدات لە خەڵکی لا ئەدا تۆ نابێت شت فڕەدەی نابێت تۆ نیت ئەوە تۆ نیت ئەوە خەڵکی تر بێ زۆر ناخۆشە لە کامێرەیەکی ماڵانەوە دەرکەوێت ئەوە تۆی کە ئەوە ئەەکەی ئینشاءالله تۆ نیت تۆی ئیماندار نیت تۆ نیم الطهور شطر الإيمان باكيتي نيوي إيمان بيغمبر فرمي صلى الله عليه وسلم بويا باكيتي زور جرنجا التزامي توبكن وهو بدن خوش بسكان جشن كانت ضلط سببي هو كاري باك نوي ضلطان برامبر بيكتري رحمتي اخواتنا لي بفرصتك لو انا لك كاني ترى شتي ام لا او لا بس جشن من لداي يعني نالم بليم لداي بوم بلام في صالون وشش صالون همور روجك جشن هستا كم ضل جوازه وإيش روان ضليام جشن زور جوازي هي زور جوازه ضلت اقوري باك ابي توا انسان بيبقى انسان يكتب روجي جشن فرصته بو اوي ملي الشيطان زياتر بعدين بيني خومان شاكين اصلاحي ذات البين بكي او بدان ضلي خوتان برامبر بخصم وكسكار ودوستان وهاوريان وبرادران تبقى اويش تكي دنياي هيك شوك او نايني قصيك املايك اولايك غلط يا جيشتنيك جاري واي لا يكتري غلط يا جيشتون جاري واي يك قصكاني بغلط يا ناوا تو نيتت اولا بو قصت اولا بو بلاميك بغلط يا انت تو جاتشن خوش باوش بكيتيكاو اگر قليك تشي دواء او دواء جاجن لبن بيوتش يا قليك بك خوتو او فلان كذبه من قليك ما توشتك يسبحك كروا اگر بقيتك تري ان شاء الله شيطان نامي لبينا زور قرنقا تعزي وناخوش كان دوباره مكنوا جناح مكن لم روجا شيطان مكوتم يستا ملاحه لملاصه اگر ريب زام شلون او خير ما ندز دكا كفيشو تدس مان كوتوا او بدن لججنان خوتان بباريزن خوش يسكن ملتي كلاويك ام لا اولا خوتان بباريزن او بدن زياتر الاخوه ونزيك ببنوا نكل اخوه دور كونوا درسته يعني صردان بكي درسته حتى خوشي بكي درسته في غمر خاص الله صلى الله عليه وسلم مجالي داوى خلق دفل يدن وقراني بيجن بلام قرانيه كي شرعي وقسينا نار شرعينا هي الشرعي يعني مجالي كي زوري داوى لججنانا فرميتي با همو خلق بزانيه جولك بزانيه قاور بزانيه ديني اما تشن برفراوان
ئەمە ڕحمەتێکی خوای پەروەردگارە خوا داوێتی مسلمانان کە جەژنان فوسحەتێکی تایە لە غەیری جەژنا ئەو فوسحەتە لەوانەیە بەو شێوە نەبێت داواکارم خوای تەعالا ئەم دەم چاوانە کە دانیشتون و سەیری ئەم منبەرە ئەکەن خوای تەعالا لە ئاگری جانم بیان پارێزێ و هەروەها مسلمانانی تریش ئەوانەی کە مانگی ڕەمەزانیان گرتووە ئەوانەی کە لەم مانگە تاعاتی خوایان کردووە نەیانتوانوێت لەوانەیە ڕۆژوو بگرن بەڵام توانیانە تاعاتەکانی تر بکەن بەهۆی عوزرێکەوە بەهۆی شتێکەوە یا ڕەبی خوای لە هەمومان خۆش بی خوای ئەوەشی کە ڕەمەزانی نەگردو هیدایەتی بدەی دوای ڕەمەزان یا ڕەبی خوای ئیسلاحی حاڵمان بکەی کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری